خواڕزەکان کە باری ئێوە زۆر کەو منداڵانە ئەمانە دوای باوکەر بەست بۆ پیاوەکەی دروستکان ئافرەت دەتوانێت ببێتە عەقەلە. ئیمڕۆ لە بەشی بێباوکان لە نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین باوکاری چەند خێرخوازێک هەستاین بە دابەشکردنی جلوبەرجی قوتابخانە و هەروەها پێداویستی قوتابخانە لە جانتا و تێنووس و پێنووس و هەندێک کەلوپەلی تر کە پێویستە بە قوتابی دابەشمان کرد بەسەر نزیکەی 60 قوتابی بێباوک. لێرەوە داوا لە خێرخوازانەکەین کە هاوکارمان بن بۆی زیاتر بتوانین هاوکاری خەڵکی هەژار و نەدار و بێباوک بکەین و داواکارین لە خۆی گەورە خۆی گەورە پاداشتی بە خێریان بداتەوە، خۆی گەورە بەرەکەت بخاتە ماڵ و سامانیان و خۆی گەورە ئەو بێسەرپەرشتانەش ڕێنوێنی کات بۆی بتوانن لەو قۆناغەکانی خوێندن بە سەرکەوتووی تەواوی کەن. دەستخۆشی لە ڕێکخراوی بەخشین دەکەم کە هەستا و بەم کارە خێرخوازیەوە ئێستا کە وەزعی خەڵک لە بارودۆخێکی ناخۆش لە ئەگەر کەسێکی ئێستا ئەگەر کەسێکی ئاوا هاوکارە نەکاتن بارودۆخیان خۆش نییە لەبەر بێ موچەی ئەو شتانە ئی هەیە موچەی نێزلی مەکتەی پێ ناکرێتن دەستخۆشیتانێ دەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو نمونەتان زیاد بێتن. دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەمەکە بۆ منداڵانەی با هەستانەوە خوای گەورە خێریان بنووسێ، خوا لیان ڕازی بێ، سەرکەوتوی دنیا و قیامەت بێن. لەبەر ئەوەی معاش نییە و عالەم باری دەرونی باش نییە و خوای گەورە لیان ڕازی بێ، خوا خێریان بنووسێ، سەرکەوتی دنیا و قیامەتیان کە.